لە چەند سوورەتی تردا باسمان کردووە کە پیت واتە حەرف لە زمانی عەرەبیدا هیچ مانایەکی نییە و لە زمانی کوردیشدا مانای نییە. ئێستا کەم بە تۆ بڵێم بێ یعنی چی؟ تێ ثێ مانای چییە؟ ئەلیف لام میم ڕا وەکو پیت خودی پیت هیچ مانای نییە. بەڵام کە پێکەوە لکاندت بە وشەی لێ دروست دەبێ. ئێستا بۆ نمونە دال لەگەڵ ئەلیف لەگەڵ یا لەگەڵ کاف دایک بەیەکەوە وشەیەکی دروست کرد. ئەمما پیت چ مانایەکی نییە. ئێکەوایە بۆچی خوای پەروەردگار هەندێک لە سوورەتەکانی بە پیت دەست پێ کردووە کە پیت خودی پیت مانای نەبێت بە تەنها. حکمەتەکە چییە؟ حکمەتەکە براکارم زانایانی تەفسیر زۆری نەیان فەرموویانە ئەم پیتانە بۆ ئەوەیە کە خوای پەروەردگار بە عەرەب و بە غەیری عەرەبیش بڵێت بفەرمێت ئەگەر ئێوە باوەڕ ناکەن ئەم قورئانە کەلامی خوا بێت و گومانتان وایە کەلام و قسەی مرۆڤ بێت، ئێ باشە ئەم قورئانە لەم پیتانە پێکاتووە. فەرمون ئەم پیتانەش لە بەردەستی ئێوەیە و ئێوەش قسە بەم پیتانە دەکەن. فەرمون قورئانێکی وەکو ئەم قورئانە لەم پیتانە دروست کرد کە نەتانتوانی دە سوورەت نەتانتوانی یەک سوورەت وەکو سوورەتەکانی قورئان لەم پیتانە دروستکەن. ئەو کاتە قسەکەتان دێتە جێ، گومانەکەتان ڕاست دەردەچێ کە قورئان کەلامی خوانی و کەلامی مرۆڤ. ئەی کە نەتانتوانی ئەوە دەرکەوت کە ئێوە ڕاستان نەکرد و قورئان کەلامی محەممەد نییە عەلەیهی السەڵات وەسەلام، بەڵکو کەلامی خوای محەممەدە جەلە جەلالوه و عەلەیهی السەڵات وەسەلام. ئەمەش تەحەدایەکی منصفانەی منطقیانەیە. بۆ نمونە ئەگەر کەسێک بێت مزگەوتێک دروست کات، وەستایەکە مزگەوتێکی دروست کرد، لە چی دروست دەکرێت کاکە؟ لە خشت و چیمەنتۆ و گەچ و شیش و وانییە لەم شتانە دروست دەکرێت. ئێستاگەر ئەو کەسە بێ ڕاست بێتەوە لە خەڵک بڵێ مزگەوتێکم دروست کردووە تەحەدا دەکەم هیچ کەسێک لەسەر ڕووی زەوی ناتوانێت کۆ مزگەوتە دروست کرد. فەرموو کەرەستەکەش کە من مزگەوتم پێ دروست کردو ئەوە لە بەردەستانە، پێکهاتەکانی مزگەوت لە بەردەستانە. مزگەوت لە چی دروست دەکرێت؟ بینایەک لە چی دروست دەکرێت؟ فەرموو کەرەستەکەی لە بەردەستانە دروستی کەنەوە. چەند کەس دەتوانێت هەمان شێوە و باشتریش دروستکە؟ زۆرێک لە خەڵکیان نا؟ زۆرێک لە خەڵک. جامە چیە؟ تۆ مرۆڤیت، گەچ و چیمەنتۆ و بەرد و خشت و نازانم چی و چیت پێیە، ئەوە ئێمەش لە بەردەستمانە وەرە سیر کە مزگەوتێک دروست دەکەین لە مزگەوتەکەی تۆ خۆشتر کەواتە قسەکەی درۆ دەرچوو. خوای پەروەردگاریش کەرەستەکەی داوەتە دەست مشریکەکان کە دەیانوت قورئان کەلامی خوا نییە. إن هو إلا قول البشر، قسەی مرۆڤە لەلایەن خواوە نەهاتووە. محەممەد درۆ بە ناوی خواوە دەکا والعیاذ بالله. خوای گەورە دەفەرمێ ئەلیف لام ڕا ئەلیف لام میم کاف ها یا عین صاد قاف، ئەمە حرفەکانن کە ئەم قورئانەی لێ پێکاتوە. لە بەردەستانە دەی پیاو بن قورئانێکی ئەو شێوەی ئەوە بێ کە نەیانتوانی فإن لم تفعلوا ولن تفعلوا، کە نەتانتوانی و ناشتوانن تا ڕۆژی قیامەت، ئێدەی ئەو کاتە لە خوا بترسن و تەوبە بکەن و بێڕێزی بەرامبەر کەلامی خوا مەکەن. کەواتە براکانم ئەم پیتانە لە سەرەتای سوورەتەکان بۆ ئیعجازکردنی بەرامبەرە، بێدەسەڵاتکردن و پەکخستنی بەرامبەرە کە دەیەوێت بوهتانێک کە درۆیەک کا بە ناوی قورئانەوە کە گوایە قورئان کەلامی مرۆڤ بێ. دوای ئەوە خوای گەورە دەفەرمێ چی؟ تیلکە ئایات الکیتاب. یەکسەر دوای ئەو حرفانە باسی ئایات الکیتاب باسی قورئان دەکات. زانایان فەرموویان ئەمە بەڵگەیەکی گەورەیە لەسەر ئەو تەفسیر و لێکدانەوەی کە کردمان کە ئەم حرفانە بۆ ئەوەیە بڵێ قورئان کەلامی خوایە. چونکە لە هەر سوورەتێکدا دیقەت بدەنێ کە بەو حرفانە دەست پێ بکات دوا بە دوای ئەوە باسی قورئان دەکات. ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه. لێرە ئەلیف لام ڕا تلك آيات
كتاب المبين پێدا بڕۆ بۆ خۆت دوایی سوورەتەکانی قورئان هەر هەمووی یا مباشر یا دوای چەند ئاەتێک باسی قورئان دەکات